ئێوە سەیری پێغەمبەرکەن عەلەیهی سەڵات وەسەلام لە پێناوی هەدەفە هەموو قوربانیەک ئاسانە، بەڵام ئینسانێک کە هەدەفی نەبوو هەموو ژیانی قوربانیە بوو ئەوەی کە هەدەف و غایەت و مەقسەدێکی نییە. خۆشەویستانی خۆم، هەمووتان ڕەنگە بیست بێتان، بەڵام ئەو هەدەفەی کە ئەم زانایە باسیەکە هەڵێنجراوی ژیانی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. قوڕەیش بە هەموو پیا و مەعقولان و دەسڕۆکانەوە هاتنە لای ئەبوو طالب، وتیان يا أبا طالب إن ابن أخيك قد سب آلهتنا وعاب ديننا وسفه أحلامنا وضلل آباءنا. وتیان بەڕاستی ئەم برازایەیت زۆر جنێو بە خواکانمان ئەدات، ئەڵێ ئەم بتپەرستیە بێعەقلیە، دینەکەمانی عەیبدار کرد لە ناو عەرەبا کە مەکانەت و ڕێز و قەدرمان هەبوو، ئەو هەموو هیوا و ئاواتەی چنی بوومان لە وڵات و خاکی خۆمانە هەمووی دایە دەم باوە ڕسوای کرد و باو باپیریشمان بە گومڕا لە قەڵەم ئەدا، یعنی سەیکە بە تەواوەتی کۆمەڵگەیەکتی ئەشکێنێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەی باوکو باپیرانمان کردوێتی غەڵەتە، ئەمە یەک. دووەم، هەموو هیوا و ئاواتی قەومەکەی ئەوەیە کە لە ناو خەڵکا دەسڕۆ بن و گەورە بن و خەڵک بێ لای ئەوان نان بخوا تەوافی کەعبە بکە، ئەڵێ ئەم نەوعە دینداریە غەڵەتە، دینەکەتان عەیبدارە و بتپەرستیە. وتیان ئەمە قبول ناکرێ ئەی ئەبوو طالب. ئەبوو طالب لیان پاڕای وتی ئەمە قەومێکین و داینن بۆ خۆم و ڕازیانی کرد. دوای مودەیەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام توند و تۆڵتر لە هەدەفەکەی خۆی ئەڕۆیشتە پێشەوە و داوای ئەکرد، تەواو جارێکی تر بینەقاقایانی گرت و هاتنەوە لای. وتیان ئەم جارە هاتینە واستان لێ نایەرین حتى تكفه عنا أو ننازله وإياك في ذلك. وتیان ئەی ئەبوو طالب، پیا و معقول و برا گەورەی و ڕئیس عەشرەت و دەمسپی ئێمەی، ڕێز و مەکانەتی خۆتان هەیە و ئێوە برا گەورەی ئەم منتیقە و ئەم جەزیرەیەن کە ئێمە تایە ئەژین، لەم شتەیە یان ئەوەتە ئەبێ برازاکەت دەست هەڵبگرێ لەم هەدەف و لەم هەموو شتەی کە بە ئێمە یەکە، یان ئەوە تا تۆش ئەخەینە پەنای ئللا ئەبێ لایەکمان لە ناوچین و کۆتاییمان پێ بێت. ئەم پیاوە پیاوێ عاقڵە، ئەم پیاوە پیاوێکی دنیا بینە، ئەم پیاوە گەورەی قەومەکەیەتی لە باو باپیریشەوە بۆی ماوەتەوە. فعظم على أبي طالب فراق قومه وعداوتهم فقال يا ابن أخي. زۆر پێی ناخۆش بوو لەگەڵ قەومەکەیە دەستیان بچێتە خوێنیەک، بەلایەوە زۆر گەورە بوو دژایەتی کردنیان و دابڕان لە قەومەکەی و دەستخستنە خوێنی ئامۆزا و کەسەکانی خۆی. بانگ پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمووی ئەی کوڕی براکەم، إن قومك قد جاءوني فقالوا لي كذا وكذا. تفاصيلي موضوعەکەی بۆ گێڕایەوە کە قسە بە دینەکەیان نەکەیت و خواکەمان، ئەمیش لەسەر دینی قەومەکەیەتی تۆ سەیکە بزانە چۆن مەبادیئی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەدەفی ئیشەکەی وا لە مامەکەیەکە کە دژی مامەکەشێتی لە بنەڕەتە دیفاعی لێ بکات و دینی خوا سەر بخات. ئەوەیە مووقفی حەسم بۆ پیاوی عاقڵ کە هەدەفی هەبێ لە ژیان. ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بان کراو ئەم قسانەی دابەگوێیە، ئەبوو طالب پێی وت فابقي على نفسك وعلي ولا تحملني ما لا أطيق. وتی کوڕە شرینەکەم، تکایە لە لای خۆت بمێنەرەوە با منیش لە شوێن خۆمان بم و کارێکم لێبار مەکە کە ناتوانم هەڵی بگرم، توانا و دەسەڵاتم نەما لەمە زیاتر دیفاعت لێ بکەم. لە مووقفێکی حاسم و لە هەدەفێکی گشتگیرە کە ئەم پیاوە ئیتر مەفسەڵی ئەوەیە کە کۆڵ بدا یاخود دینەکەی خوا سەر بخات. فقال له يا عماه. وتی ئەی مامە، گوێم لێ بگرە باش، مەمنونتم بۆ هەموو هاوکاریەکانت، والله سوێن بە ئەڵڵا لو وضعوا الشمس في يميني والقمر في يساري على أن أترك هذا الأمر ما تركته حتى يظهره الله للرواية كترى أو أهلك دونه. سبحان الله. لم تايبت من ديك أمبيا وداوايك ألي أجر أواني هاتون بولاي تو لقلتوش بتوانن خور بين الناو دسي راسم داينن ولاي كسوي بيناكري، يعني من كردنية، يعني أما دابراني كي قوري لهمو أو مبادئاني كأوان لسر غلطنو أم لسر حق بي ألي والله أجر برون خورم بو بينن بيخنا دسي راستم ومانجيشم بو بينن بيخنا دستي تشبم بو أوي واز لم ريقو ريبازة بينم والله وازي لنا يرم دس أكاتا قريان بيغمر عليه الصلاة والسلام مامي جي إلي مامي بايك علي وروا جملة بقردانشا انجا هربا بيت الشعر يكي الجواب يداتوا علي والله برازاكم والله لن يصلوا إليك بجمعهم حتى أوسد في التراب دفينا. علي والله ناقن بيت
هەتاوەکو من نەچمە ژێرخۆڵ کە منیش گەیشتمە ژێرخۆڵ بەخوای گەورە دینەکەی خۆت سەرخە. ئەمەیە هۆکاری هەدەف برایەنی خۆم. هەدەفی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گەیاندنی ئەو ڕیسالەتە بوو. ئەشیزانی هەموو دەور و پشتەکەی پێی قەڵسن، بەڵام ئێمەی موسڵمان هەدەفمان لە ژیان چییە؟ هەدەفمان لە نوێژکردن چییە؟ کە نوێژ خۆی مەفسەلی گەڕانەوەی هەموو مەبادی و ئەخلاقێکە. ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکەر. ئەمەیە هەدەف برایەنی خۆم. هەدەفی موسڵمان ئەبێ هاوشێوەی پێشەواکەی بێ کە ئیبن تەیمیە تۆسقاڵێکی لەو هەدەفە هێناوە، ئەڵێ ئەگەر بمکوژن شەهیدم، ئەگەر نەفیم کەن سەیرانگا و سەفرە و سیاحەتە، ئەگەر سژنیشم کەن خەڵوەتە. ئەمە لەم پیاوە گەورە و لەم سەرکردە گەورەوە بووە ئومەتەکەی ماوەتەوە. هەدەف برایەنی خۆم لە ژیانە گرنگترین خاڵێکە ئینسانی موسڵمان هەڵی بژێرێت. وئیلا ئەگەر هەدەفت نەبوو بەڕاستی ژیان بەبێ هەدەف ناچێتە پێش. بەڕاستی ژیانێک کە 6 ساڵتیایە ئەژیت، ئینسانی موسڵمان ئەبێ زۆر بە ئاگاوە سەیری ئەو تەمەنەی بکا کە خوای پەروەردگار داوێتی پێی. هەدەفەکەش ئەوەیە برایانی خۆم. لە هەفتەی ڕابردوو لە چەند هەفتەیە پێش ئێستەش وتم ئێمە بەعادەت خەڵکی ئێرە نەبووین. خوای پەروەردگار کە خستمانێوە سەرزەوی، هەمومان ڕێبواری ئەو ڕێگەین بگەینەوە شوێنی خۆمان کە ئادەمی لێبوو عەلەیهی سەڵات وەسەلام بە هۆکاری تاوانێک دەری کردە سەرزەوی، و ئێمە ئەبێ بگەڕێینەوە ئەو شوێنە. منها خەلەقناکم وفیها نوعیدکم ومنها نخرجکم تارة أخرى. هاتینە سەر ئەم زەویە کە خوای گەورە ئێمەی دروست کرد لە قوڕ و لە خۆڵ. دوای ئەوەی کە لە بەهەشتا جێمان نەبووەوە هاتینە سەر زەوی، خدای گەورە لەمە دروستی کردین و ئەچینەوە ناو ئەو خۆڵە و لە ڕۆژی قیامەتیش زن و ئەبینەوە. بۆیە زۆر گرنگە ئێمەی موسڵمان، ئێمەی ئیماندار، چ خوشک و چ پیاوان کە هەمویان خوای گەورە ئەفەرمێ المؤمنون والمؤمنات، بەهەشت بۆ پیا و ژن دروست کراوە. برایانی خۆم ئەبێ ئێمەی موسڵمان کورت و مختصر لەم ژیانەی کە هەمانە هەدەف و غایەتمان ئەوە بێت. بەم ژیانە کەمەی کە هەیە قیامەتێکی نەبراوەی پێ بکڕین کە هەدەفەکە بەهەشتە. و ئەو هەدەفەی دووەمیش کە زۆر زۆر لەوە گرنگترە نەکەوینە جەهەنمەوە، کە کەوتینە جەهەنمەوە هەموو هیوا و ئاوات و هەموو ئەو ژیانی کە لە دنیا بەڕێمان کرد هەباء مەنثورا ئیسفادەی